حاجیان ئەمڕۆ هاتوویتە تێرە بە بێتاقەتی دانیشتی ئەڕۆیتە حەج ئەمڕۆ تۆ؟ بەڵێ ئەمڕۆ ڕۆی بۆ حەج تۆ؟ نەوەڵا منیان لە قورعان لە کرارە لە سعودیەوە هاتوو نام لەسەر چەند کەسی بخەنە ساڵەتر و قورعەکە بخۆی بەری منی نەکەوت بڕم بۆ حەج. چەند ساڵە ناوە نووسی بۆ چەند ساڵە ناوە نووسی؟ هارەکە ساڵێکی پێش و ناو نووسیە. بێتاقەتی ئێستا کە ناتوانانی بڕۆی بۆ حەج؟ زۆر لە بەخوا گیاناوە شوێنە سەختۆی نابووە گەرم زۆر بێتاقەت توخوا من تازە ئەلم من سێرەسەنحا تازەوە تەمای دنیای خۆشی دنیاوە من چی لەزەت و بەشارەی دنیاوە من چی من لەوە خۆشتر هەیە بڕایەمە حەج و خوا دەگوناحەکانمی خۆت وایە و بگەیەمە خزمەتی ماڵی خواوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئینشاء وەسایی خواوەوە بۆ خۆی ناومان هاتووە و شوێن حەجمان کرد و حەمد بۆ خوا لە خوا بەزیاوێ ئیشەها نەمینا دانیشتین ئیمکانێتم نەبوو بچم بۆ حەجی تر خوای ڕەب العالەمین چونکە بانگی کردین و داوەتی کردین خوا بارەکەی بار کرد و ئاسانی کرد بۆ ئێمە خوای ڕەب العالەمین هاوردمانی بۆ ماڵەکەی خۆی خوای بکەوە خاتری گەورە بزووری خۆی خوای عەز وەجەل ئەم حەجمانە لێ قبوڵ بکەی نەیدەیتە ناو چاومانە یا ڕەب العالەمین لەبەر خاتر ئیسمی عەزەمت بۆ خاتی سفاتی خوای ڕەب العالەمین.